هەموو لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان لەگەڵ یەکڕیزی نیشتیمانیدان وەک هەنگاوێکی پێویست بۆ تێپەڕاندنی ڕەوشی ئێستا، بەڵامەوەی لە گۆڕەپانەکەدا بەدی دەکرێت تا ئێستا هیچ کام لە لایەنەکان بەکردار هەنگاوی بۆ چارەسەرکردنی کێشەکان نەناوە و هەرێکە و لە جێگەی خۆیەوە داوای یەکڕیزی و چارەسەرکردنی کێشەکان دەکات. ئەمە شۆکار بووە بۆ ئەوەی هەموو قەیران و ناکۆکیەکان تا ئێستا بە چارەسەر نەکراوی بمێنێتەوە. هێزە سیاسی کوردستانیەکان بە تەسەوری من نەهەز بەم ئاڵوگۆڕانەکەنەوە نەهەز بەم مەترسیاناکەن وە زۆریش هەز بە بەرپرسیارەتی ناکەن بەداخەوە. ئەگەر نابۆ نمونە ئەو هەموو کێشەگرفتانەی ناویکێتی و پارتی و گۆڕان و هێزە ئیسلامیەکان یعنی لەم کاتەیە کات وەختێتی بێگومان نەخێر و دوجار ینی بۆ نمونە ئەبوو پەرلەمانەکە کارا بکەنەوە و حکوومەت چاک بکەنەوە، بەڵام بەداخەوە هێشتا نەختابێکی یەکگرتو هەیە، نەنیەت باشی هەیە، نە ئەجێندایەکی وازە هەیە. لاگەری چارەسەر نەکردنی کێشە و قەیرانەکانی ئێستادا چاوەڕێ دەکرێت ڕەوش هێرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان ڕوبەڕووی دۆخێکی دژوارتر لە ئێستا ببێتەوە. بۆ دوورخستنەوەی ئەو مەترسیانەش داوای یەخستنی نێوماڵی کورد دەکرێت. لە کورد قەوماوە لەبەرەوە دەبێت خۆی ڕێخاتەوە خۆی ڕێک نەخاتەوە، یعنی ئێمە کەونەجێ پێی ئەم ڕووداوانی کە ناوچەکە ڕۆدەن واکەونەژێر پێی ئەم عێراقی کە بە تیرونتاوێکی واوە هاتووە کە خەریکە بڵێن ناسنامی نەتەواتی کوردیش پێشێلەکەوە دانی پیانانێ. لەبەرەوە دەبێت لەم مەرحەلەیە ئێمە بەپەلا بڕیار بدەین کە چۆن بەچی شێوازێک لەگەڵ بارودۆخی عێراق و ناوچەکە مامەڵە دەکەین. لا مێژووی خۆیدا کورد بەهۆی ناکۆچیە ناوخۆیەکانیەوە زۆر جار دەستکەوتی گەورەی لەدەست داوە. لەم قۆناغەشدا کە دووبارە ڕوبەڕووی ڕەوشێکی دژوار بووەتەوە با بۆچوونی چاودێران ئەگەر لانەکان پەلە نەکەن لا چارەسەرکردنی کێشەکان جارێکی تر مێژوو دووبارە دەبێتەوە و گەلی کوردیان هەنگاو دەگەڕێتە دواوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.